حمد و ثناء و سپاس و ستایشی بێ پایان بەخوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتا زەمان. لە زنجیرە باسەکانمان دەربارەی ئادابە ئیسلامیەکان ئەمڕۆ لە خزمەتتانە باسی ئادابی دوعاکردن ئەکەین ان شاء الله تعالى. بەڕێزان، دوعاکردن لە گەورەترین قورباتەکانن بۆ لای خوای پەروەردگار. هیچ شتێوەی دوعا ئێمە نزیک ناکاتەوە لە خوا و مەزنترین پەرستنەکانن. تەنانەت هەموو عیبادەتە گەورەکان، فەرزە و ڕوکنە گەورەکان سەیرەکەی دوعای تایە. خوای تەعالا لە باسی ئەوانەیە یان لە وەسفی ئەوانەیە کە عیبادەت ناکەن ئەفەرمێ وقال ربكم ادعوني استجب لكم ان الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين. خوای تەعالا ئەفەرمێ پەروەردگارتان داوای لێ کردوون ئەی ئیمانداران کەوا دوعا بکەن تا من وەڵامتان دامەوە. یعنی خوا فەرمانی کردووە دوعا بکەین و وعدیشی داوە وەڵامان دەداتەوە. بەڕاستی ئەو کەسانەی کە تەکەبور ئەکەن، کە فیز ئەکەن لە عیبادەتکردنی ئێمەیە ئەچنە جەهەنەمەوە بەسەر شۆڕی. جا ئەمڕۆ لە خزمەتی بەڕێستانە باسی هەندێک لە ئادابەکانی دوعاکردن ئەکەین. ئینشاءالله هیوادارم هەموو لایەکتان ئیسفادەی لێ بکەن. یەکەم، هەموو دوعایەکە ئیکەن با بە حەمد و سەنا و سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەست پێ بکە. کاتێ دوعا ئەکەی حەمد و سەنای خوا بکە، سەڵاوات لەسەر پێغەمبەر بدە، دوای ئەوەیشی دوعاکەت کرد تەواوت کرد حەمد جارێکی تر سەڵاوات لەسەر پێغەمبەر بدە. ئەمە زۆر گرنگە ئێمە لە هەموو دوعایەکمانە بیکەین بۆ ئەو دوعاکانمان لای خوا وەرگیراو بێ. ئەدەبێکی تر لە ئادابەکانی دوعا خۆشەویستەکانم متمانە بوون بەوەی کە خوای تەعالا دوعاکەت قبوڵەکە، یەقینت هەبێ کە خوای تەعالا دوعاکەت قبوڵەکە. ئیتر وەرگرتنەکەی خوای تەعالا، قبولکردنەکەی یەکسەر وەڵامت بداتەوە یان دوا بکەوێ. یعنی جاری وایە خوای تەعالا یەکسەر وەڵامی دوعاکەت دەداتەوە، یا ماوەیەک دوا ئەکەوێ لەبەر خاتری خۆت، لەبەر خواتری خۆت، چکە مەسلحەتی تو لەوەیە کە ئەو دوعایە تۆ زێ دوا بکەوێ، یعنی لەبەر بەرژەوەندی خۆت دوایەخە. یان جاری وا هەیە خوای تەعالا ئەوەت بۆ ناکات شتێکت بۆ ئەکات لەوە چاکتر، چونکە دیارە تۆ دوعاکەت قازان شتیان نییە. بۆ نمونە یعنی تۆ احتیمالێ داوای کچێ بکەی بێژی خوای عەزوو بیکەرە نەسیبم ئەم ساڵ، بەس خوای تەعالا پێی باشە 2 ساڵتر بەسەریا بچی، ئەو مەسلحەتی تۆیە. ئەگەر پێتی پیشان بدا، غەیبت پێ پیشان دا، ئەزا یعنی بۆ دەرەکەوێت کە 2 ساڵتر باشترە، خۆتیش 2 ساڵەکە هەڵەبژێری. ئەثەرێکمانەیە ئەڵێ ئەگەر خوا غەیبتان پێ پیشاندا ئەوە هەڵەبژێرن کە خوا بۆتانی کردووە. ئەگەر خوا غەیبتان پێ پیشاندا غەیب هەر ئەوە ئەکەی کە خوا بۆتی کردووە، چونکە ئەوە مەسلحەت تۆیە. یان جاری وا هەیە حەز لە شتێکەکەی بەڵام بیکەی خراپە، بۆت ببێ خراپە، خوای تەعالا پێی خۆشە شتێکی تر باشتر بۆ بکە. خوا ئیلا وەڵام دوعاکەت دەداتەوە بەڵام تۆ پەلەت، یان ئەوەت بۆ ئەکا کە خۆت وتوتە بە پەلەیی، یان دوای ئەخا تۆزێک، یان شتێترت بۆ ئەکا لەجێ لەوە باشتر، یان ئەگەر شتێکی تری بۆت نەکرد ئیلا ئەوانە حەچی خێر نییە بۆ تۆ، لە قیامەتا پاداش دەداتەوە لە حەقی ئەو دوعایە کە کردوتە. سێم خاڵ خۆشەویستەکانمیان، سێم ئەدەب لە ئادابەکانی دوعا بۆ دایک و باوکت بکەیت. زۆر گرنگە براینە دوعا بۆ دایک، بۆ خۆت یەکەم جار طبعا دوعا بۆ خۆت، ربي اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب. زۆر مهمە لە دوعاکانمان ئەمەڕە چاو بکەین. خۆت کاتێ دوعاکەی مەڵێ دوعا بۆ خۆم ناکەم، بەخوا من باوک و دایکم خۆشتر گەرەکە لە خۆم. خواوان نەبووتە خۆت، من ئەم عالەمە برام، خوشکم، خزمم، خێزانم، ماڵم ناڵم هەموو مسلمانان بچنە باشتە خۆم چمە جانمەوە چی سوودێکی خۆ من نایە بینم بۆ لە قیامەت. دنیام دقایقێکە وەکە وایە پەنجەی بکەیتە ئاو بەحرە دەریکەی چەندی ئاو هەڵەگرێ. ئەمە دنیا ئەوە نەیە لە چاو قیامەت بەحرەکەی و دنیا قەترە ئاوەکەیە کە 50 قڕەکە. ئەی بۆ دنیا من دوای قیامەت بە یەکۆنەوەین چی قیمەتێکی؟ بۆ یەکەم جا دوعا بۆ کێ بکە؟ بۆ خۆت، دوای ئەوە بۆ دایک و باوکت، ئەم جا بۆ خێزان و مناڵەکانت، ئەم جا بۆ خزم و کەسوکارت، برات، دۆستەکانت، ئەم جا بۆ هەموو مسلمانان. ئەمە ئەدەبی دوعاکردنە. چوارەم ئەدەب خۆشەویستەکانم کاتێ دوعاکەی دەست بەرز بکەیتەوە. براینە 100 حەدیثی متواتر هەیە لەسەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای دەستی بەرز کردووە. یەکێک لە هۆکاری وەرگرتنی دوعا دەست بەرزکردنەوەیە. يعني ما مجالي يعني حتشي علماء إسلام يكتشتي لما إجماعنا
والسنتك زور زور جرينجيش صد حديثي في غمر إلى سر هاتوا بويا أدب قتل دز در مكان قط سيجار دوبارك النوي دعاء الله يا ربي خويا الرحمن بيبكي يا ربي خويا الرحمن بيبكي يا ربي خويا الرحمن بيبكي وأثواني يبجال بيكي هيك مانعك نية دو جارش هالمانع سيجارش لا سيجارش ذات بلام لا سيجارش ذات هيك مانعك نية بلام في غمر صلى الله عليه وسلم زور جار دعاء كان سيجار دوبارك بيوتوا زور جرينجا سيجار دوباري كاتوا إنسان ما مسنجاتي شنت جار لو يتركها عندي دعاء سباري كاتوا ما إن شاء الله تعالى بو أوي إن شاء الله خوي تعالى دعاء كان من قبول بك خالي ششم لآداب الدعاء خوش يسكانم أوي كات إنسان دعاء كاز زليلي فيه وديار به أخذ ما ينسيمك خذ دعانا خويا أون بوركي خويا أون بوركي دعاء ما شونك دعاء به زليلي فيه وديار به فقيري فيه وديار به حتى أن يجبارنا طبعا دعاء يجبارنا دعاء كي زور بيروزة سنة وايا إنسان جلو برجي إيشوكار لبركابو بنو جبارنا حتى جلو برجي كت هلو ديما كي لكات نو جبارنا لكات دعاء كي ووي زليلي فقيري فيه وديار به زور جرنجا أما خالك يترخوش بسكانم كات دعاء كي بوي دعاء كت ور بجيله بيويست خواردنا كت حلال بيويست خواردنا وكت حلال به بيويست جلو برجي كتبت حلال به اگر امانه حرام بن تو هيك ليله خذ اگر دعاء قبول الله سيك شلون ربط بوت امه خلق يا هموش يعني لسر حرام دا مزران يجي على اخوه بو مدنا اي اخوه بو منا هيك اي بو فلان بابا خذ لقد خويا شرناك اخوي تعالى قاعده ويا ساي كده انا خويا تعالى افرمير كسي ام يا ساجي بجيبك من دعاء قبولكم ابينا انا كت حلال به خوادنا وكت حلال به جلو برقه حلال به اجينا دعاء قبولني يا اتري ما يقبلنا بلا يعني اخوي تعالى لهندي حالات من نازل المهم ولا اخوان يعني الظاهر يا ساكا وايا ظاهر يا ساكا وايا تخوي تعالى جار يا ساكا عفوا لي هذا بكسيت شاكيك زور قوراك خزلامه مثلا هذا خرق بو لنا وحرامات هذا زلامه حرشي بارينا تيكو بعلوجنا تيكو حرجي باريك شي حرامه اي اخوي تعالى ام كعبراتو بيك راس تقينا بكاو بقرته ولا اخوي تعالى قسكات شاكا كردم لو يعني اخوي تعالى رحمي فيك كانت دعاءك هو بدا دعاء كانت وشيء كوكرويت يا بي يمل فيش توزي بيش يسوت من خوي تعالى ام دعائي في بيغمر كرد ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار حارشي دعاتها انا ام دعاء جاي بيتو خوي ام دنيا ما بوت شاك بكي حارشي شاكش علم دنيا بيماني بدي ولا آخرة شا وبيش من باريز لا اجري جهنم روجي كان كابرايكا تمال من فرخ نوارشتي نبو او هكذا لو تشي بيزانه ناي خوي بنوسي تمال من دانش مكتبه كتابي كي زوري بيني ومانا انت ما مصلحتو ام كتابان تشي خندوتو كسني ام كتابانا كشي خندوتو باورناك من زور والله متر بقدرت وانا وني اخواك دلوقتي ان شاء الله وتي من زمان مكتابانا كشي تشيتيا تشيتيا وتي اجا تشاكب كخرابه معك تو والله والله راس حمام كتابه جت شعكب كو خرابه مك انا جامعه كلمه جامعه شعكب كو خرابه مك اگر قرأت اسلام بزاني شيها شعكب كو خرابه مك انا اسلام تو حمو اسلام دعاش اوايا دعاء دائما هو الدعاء لك ربنا اغفر لنا ولاخواننا الذين سبقونا بالايمان خوايا جارواتنا تواني دعاء بكيبو سيما من قرزار بيغمر كانين او قرزار بيغمر ابراهيم بيغمر نوح بيغمر ادريس تاع محمد المصطفى صلى الله عليه وسلم قرزار صحابي قرزار تابعين قرزار يجي زوري اخوناك من دعنا دعاء بكم اكيد اما اخوي تعالى فيري ام اياتي كردين ام دعائك زور ربنا اغفر لنا ولاخواننا الذين سبقونا قشت انا قريتها تمام دعاء دائما بخت كرت بيغمر صلى الله عليه وسلم فرمي اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت كعمل وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا بعزتك شر ما قضيت فإنك تقضي ولا يقضى عليك وإنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت نستغفرك ونتوب إليك يكشتني لنا وما جينا بيته جوان بخد كرد وهمو كسيك شتان لبريكا اسلام اواي اسلام لقال خلق ترى فرقك اواي اشتكاني كرته وبخته بس ما قال ما خو ما ادري يجي كاين وما ادري يجي بديني زور مهمه بدعاء رقي تقبل اخو اگر روشنا كي تقبل ان شاء الله قبوله
بەڵام ڕووکەی قیبلە باشترە. دوعا نەکەی بۆ دابڕینی سڵەی ڕەحم و بۆ دوعای شەڕ دوعای شەڕ خۆتانی لێ بە دوور بگرن. کاتێ دوعاکەن بە ناوە جوانەکانی خوای تەعالی دوعا بکەن. مثلا حەزەکەی خوای تەعالی ڕزقت بدا، بڵێ یا الله یا ڕەزاق خوای ڕزقم بەرفراوان بکەی، زۆر مهمە. حەزەکەی خوا هیدایەتی کوڕەکەت بدا، بڵێ یا الله یا هادی هیدایەتی فڵانی کوڕم بدا. حەزەکەی بۆ نمونە خوای تەعالی ئارامی پێ ببەخشێ، بڵێ یا سەبور یا الله یا سەبور خوایە سەبرم پێ ببەخشە، ئارامی بەدڵم ببەخشە. ئەتەوێ خوای تەعالی لێت خۆش بێ، بڵێ یا غەفار یا غەفور لێم خۆش بێ. ئەتەوێ خوای تەعالی بەزەی پێتا بێتەوە، یا ڕەحمان و یا ڕەحیم بەزەی پێمە. یعنی ئەم ناوە جوانانە زۆر گرنگە لە شوێنی خوای بەکاری بێری، زۆر گرنگە. و آخر شتی خۆشەویستەکانم ئیلحاحکردن لە دوعا. من زۆر جار بە ئەندێ برا بەم نمونە ئیلحاحکردنم بەم نمونە هێناوەتەوە، وتمە ئێستا تۆ لە مناڵەکەت تووڕاوی بێئەدەبیەکەکە غەڵەتێکەکە کوڕەکەت توش لە تووڕەیە ئەڵی بڕۆ دەرچۆ لە ماڵ دەرچۆ قبول ناخم لە ماڵم نوێ. بەڵام کوڕەکەتیش زۆر عاقڵە، کوڕێکی بێئەدەب نییە، پەروەردەیەکی چاکیت کردەیە، ئەزانێ غەڵەتی کردووە، دەرت کردووە دەڕۆ ئەوە بێئەدەبی خۆیەتی، غەڵەتی خۆیەتی. چیەکە؟ ئەدا لە دەرگاکە لەم دیوەلە کلیلدا ناری بێتە ژوور، ئەدا لە دەرگا تخوا باوەگیان تخوا باوە دەرگا ئەمجا دووبارەی ناکەمەوە، بەخوا دووبارەی ناکەمەوە، باوەگیان تخوا دووبارەی ناکەمەوە، باوە بێئومێد نابێت، توش هەر تووڕەیەکە دێشتان گەرما لە سەتا ئیتر ئەوەنە ئەنازێتەوە، ئەوەنە ئەنووزێتەوە دێتە لە 190 دەی نزمترە بێتەوە 180 دەی تووڕەیەکە بەرەبەرە نامێنێ، ئابینی ئەو زۆر ئەلاوکێتەوە. باوەگیان من لە فڵان شتە بە قسەتم کرد، باوەگیان دایەگیان تخوا تو قسەی وەرە باوکم ئامانە بەرەبەرە تووڕەیەکە دێتە خوارەوەتەوە، خۆت دەرگاکەی بۆکەیتەوە. بە تەشبیه نەبێت، نمونەی بەرزی بە خوای پەروەردگارە. خوای تەعالی مەثەلی ئەعلا هەر خوایە لە کاتی دوعاکانمان نەبات تۆزی ئاوا بلاڵکەینەوە لە خوای تەعالی، بلاڵکەینەوە خۆت بدە زەویە و لە سوژدەیە خۆدانە زەویە ئەوەتی ئەو پەڕێتی ئەو پاس سوژدە کرد لە سوژدەکەتا بلاڵکەرەوە لە خوای تەعالی، داوا بکە لە خوای تەعالی کە خوای تەعالی لێت خۆش بێ، ئینشاء الله خوای تەعالی لێت خۆش بێ. وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين.